مەشقوڕاهێنانی یانە ئیسناعەتی کارەباییە لە هەولێر یانەکە دوای گەیشتنی بە هەولێری پایتەخت دوایین مەشقوڕاهێنانی خۆی بۆ یاریەکەی بەرامبەر بەیانەی هەولێر لە گەڕی چوارەمی خولیانە نایبەکانی عێراق ئەنجامدا. تەواوی یاریزانەکانی یانەکەی شاری بەغدا بۆ یاریەکەی ڕۆژی چوارشەممە ئامادەن. یانە ئیسناعەتی کارەبایی لە سێ یاری ڕابردوو ڕکابەرەکانی خولیانە نایبەکانی عێراق دوو یاری دۆڕاوە و لە یاریەکیش سەرکەوتنی بەدەستهێناوە. بە سێ خاڵ لە پلەی یازدەمینی ڕیزبەندی خولەکە دەبیندرێت. استقطب لاعبين على مستوى عالي، استقطب مدرب. ئەمۆرزە هەولێر جیاوازە و ململانەی پێشنگایەتی خولەکە دەکات. کۆمەڵێک یاریزانی ئازبەرز و ڕایەنەرێکی لە ئاستی باڵا هێناوەتە ڕێزەکانی لە هەمان کاتدا ئێمە بە پێکاتێکی لاو ڕکابەری دەکەین. ڕاگیرانی خولەکە کاریگەری لەسەر هەموو یانەکان کردو سناعەت دوایین یانەبوو دەستی بە ئامادەکاریەکان کردەوە. ڕاستە لە دوو یاری یەکەم دۆڕین بەڵام لە یاری ڕابردوو بردنەوەمان بەدەستێنا و ئەمەش پاڵنەرێکی باشە پێش ئەوەی ڕوبەڕووی هەولێر ببینەوە. خوێندنەوەمان بۆ خاڵە بەهێز و لاوازەکانی هەولێر کردووە و بۆ بەدەستێنانی سێ خاڵی یاریەکە هاتوین. لە دوای تەواوبوونی مەشقەکانی یانەی سناعەتی کارەبایی یانێ هەولێریش دوایین مەشقوڕاهێنانی خۆی وەک ئامادەکاری بۆ یاریەکە لە ژێر سەرپەرشتی ڕادانگا سانینی ڕاهێنەر ئەنجامدا. هەولێر بۆ ئەم یاریە تەواوی یاریزانەکانی ئامادەن چاوی لەوەیە بە سەرکەوتن قەرەبووی شکستەکەی گەڕی ڕابردووی بەرامبەر بە نەفتی جنوب بکاتەوە. هەولێر لە کۆیەم سێ یاریەکە ئەنجامی داوە خاوەنی 6 خاڵە و لە پلەی شەشەم دێت. Of course, difficult match for us because every 5 days we play matches. بۆ ئەم یاریە لە ڕووی دەستەی و دەرونیەوە ئامادەین. سەرەڕای ئەوەی یاریەکەی گەڕی ڕابردوومان دۆڕان کە شایستەی شکست نەبووین چونکە لە گەیمی دووەم ئاستێکی بەرزمان پێشکەش کرد بەڵام دەرفەتی گۆڵکردنمان لە دەستدا ئەمەش لە تۆپی پێ شتێکی سروشتیە. هەرچۆنێک بێت بۆ ئەم یاریە ئێمە لە دۆخێکی باشداین و پێشبینی دەکەم یاریەکە ببینەوە. یاری هەولێر و سناعەتی کارەبایی لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ بەڕێوە دەچێت. ئەگەرچی فیدراسیۆنی تۆپی عێراق ڕەزامەندی لەسەر ئامادەبوونی هاندەران لە یاریەکە دابوو بەڵام بە بڕیاری لێژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای هەولێر بڕیاردرا یاریەکە بەبێ ئامادەبوونی هاندەران بەڕێوە بچێت. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر.